بەڕێکەوتین بەرەو 125 کیلۆمەتری باشووری خۆرئاوای سەماوە لە نێو بیابانەکانی پارێزگای موسەنا، ئەو جێگایی کە 4 گۆڕی بە کۆمەڵی ئەنفالەکان لە پاش 31 ساڵ دۆزرانەوە. پارێزگای موسەنا دەڵێت لیژنەیەکی تایبەتیمان پێکهێناوە و هێزە ئەمنیەکانمان لەو شوێنە جێگیر کردووە بۆی کەس نزیکی ئەو گۆڕانە نەکەوێ. هناك رفات موجودين في بادية السماوة، أصبحت بادية السماوة بادية مقدسة. لە بیابانەکانی سەماوە ژمارەیە گۆڕی بە کۆمەڵ هەیە. لە ئەنجومەنی پارێزگا گفتوگۆ کراوە لەسەر دۆسەی ئەم گۆڕە بە کۆمەڵانە. دواتریش لەگەڵ وەفدی هەرێمی کوردستان هەمان بابەت تاوەتیەکراون. پێشتر زانیاریمان هەبووە لەسەر ئەم گۆڕە بە کۆمەڵانە، ئەویش بەوتەی شاید حاڵەکانی ئەم ناوچەیە کە ئێستا لە ژیان داماون. ئەوەی لەم گۆڕە بە کۆمەڵە تازانەشدا دۆزراونەتەوە ڕوفاتی برا کوردەکانمانن کە لە سەردەمی حیزبی بەعزدا شەهید کراون. لە ئێستادا بە شێوەیەکی سەرەتایی گۆڕە بە کۆمەڵەکان هەڵدراونەتەوە کە ڕوفاتی ژن و منداڵی تێدایە. ئێمە وەک پارێزگا ڕێکاری ئیداری یاساییەکانمان گرتووەتە بەر بە ئاگادارکردنەوەی لایەنی پەیوەندیدار و حکوومەتی عێراق بۆ ئەوەی ئەوانیش لە ڕێگەی خۆیانەوە لە پرسەوانی هەرێمی کوردستانی لێ ئاگادار بکەنەوە. تا گەیشتنی تیمی تایبەت و پسپۆڕیش بۆ هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان بە نوێنەرایەتی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم ئێمە ناوچەکە دەپارێزین و هێزی پۆلیسی فیدراڵی لە ناوچەکە جێگیر کراوە. خۆبەخشێک ئاماژە بۆ دەکات بارکی سەرشانی خۆمان دەزانین هاوکار بین لە دۆزینەوەی گۆڕە بە کۆمەڵەکانی برا کوردەکانمان. حسب المعلومات اللي وردتنا من الأخوة الإكراد بەپێو زانیاریانەی کە لەلایەن برا کوردەکانمان پێمان گەیشتووە، ئەو زانیاریانەی کە بۆ ئێمەش هاتووە لەلایەنی پەیوەندیدارەوە هەستاین بە پشکنینی ئەم گۆڕە بە کۆمەڵانە. پرۆسەکە ماوەی 7 ڕۆژە بەردەوامە. 4 گۆڕی بە کۆمەڵ هەیە کە پێکەوە نین و لە چەند شوێنێکی جیاجیادان. دانەیەکیان بە تەواوی هەڵدراوەتەوە کە تەرمی ژن و منداڵی تێدایە. ڕاگەیاندنی زانیارە دروستەکانیش لەسەر ئەو گۆڕانە بەجێ هێڵدراوە بۆ لایەنی پەیوەندیدار. بەڵام بەپی لێکۆڵینەوە سەرەتایەکان تەواوی قوربانیەکان برا کوردەکانمانن. کاری ئێمە تەواو بوو و ئێستا هێزێکی ئەمنی کە لەلایەن بەڕێز پارێزگارەوە ڕاستپێدراون پارێزگاری لە شوێنەکە دەکەن. سأبدأها لك بخطوات كما ذكرت. الخطوة الأولى كانت تشكيل لجنة، الخطوة الثانية كان البحث. پرۆسەکە بە 3 قۆناغ دەستی پێکرد. قۆناغی یەکەم پێکەنانی لیژنەیەک بوو، قۆناغی دوم لێکۆڵینەوە و بە دوواداچوون بوو، قۆناغی سێمیش سەردانی مەیدانی گۆڕە بە کۆمەڵەکان و پشتبەستن بە وتەی شایەت حاڵەکان بوو. لەلایەن دەستگامنیەکانەوە هەواڵی ئەومان پێگەشت کە چەند گۆڕێکی بە کۆمەڵ لەم ناوچەیەدا هەیە، ئەوەش بە پاڵپشت بەوتەی چەند شایەت حاڵێک کە لەم ناوچەیە کاری ئاژەڵداری دەکەن. بۆیە ئێمەش بە دوواداچوونمان بۆ زانیاریەکان کرد لەسەر بنەمای ناونیشانی ناوچەکە لێکۆڵینەوەیەکی ڕووکەشی بۆ ناوچەکە کراو ئەوە پشتڕاست کرایەوە کە گۆڕی بە کۆمەڵی لێیە. چاوەڕوانی بڕیاری بەڕێزدادوەرین بۆ هەڵدانەوەی سەرجەم گۆڕە بە کۆمەڵەکان کە لەم ناوچەیە دۆزراونەتەوە. بۆیە لە ئێستادا هەموو ڕێکارە یاساییەکان گیراونەتە بەر. دواتر ڕوفاتی تەواوی قوربانیەکان بە بڕیاری دادوەرڕا دەستی کە سوکاریان دەکرێنەوە لە ڕێگەی نوێنەرایەتی حکوومەتەوە. شاڵاوەکانی ئەنفال بە 8 قۆناغ تێپەڕی کە بەرفراونترین قۆناغی 3 بوو لە ناوچەی گەرمیان کە لە مانگی 3 دەستی پێکرد تا کۆتایی مانگی 4. بێستون سەلام، کورسات نیوز، بیابانەکانی پارێزگای موسەنا.